وما كنت تتلو من قبله من كتاب ولا تخطه بيمينك إذا لارتاب المبطلون بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم وما يجحد بآياتنا إلا الظالمون. الحمد لله الذي أنزل القرآن ورفع به الإنسان وجعله نوراً للقلوب والأبدان، وكرم أهله بالفوز في الدنيا ويوم يحشر الثقلان، وبشر حامليه بالمغفرة والرضوان والفوز بالجنان. ثم الصلاة والسلام على النبي الهادي العدنان وعلى آله وصحبه ومن سار على نهجه بإحسان. بەڕێزان، مامۆستا و پێشەوایانی مێزەر بەسەر، بەڕێزان، نوێنەری بنکەکانی فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز، بەڕێزان، نوێنەری سەنتەر و دەستگا و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی، بەڕێزان، نوێنەری لقەفەرمی و ئەزموونیەکانی دەستگای نووری حیکمە، بەڕێزان، قورئان دۆستان و میوانانی خۆشەویست، بە ناوی ئەنجومەنی کارجێڕی دەستگای نووری حیکمە پڕ بەدڵ بە خێرهاتنتان دەکەین. هاتنتان نیشانەی خۆشەویستیتانە بۆ قورئان و خاوەنی قورئان و هەڵگرانی قورئان. یاخوا بەخێر بێن بەسەر چاوان. ئەمڕۆ 21 ذیلحیجەی 1440 کۆچی بەرامبەر 22 ئابی 2009 میلادی دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری هەڵدەستێ بە سازدانی ئاهەنگی ڕێزلێنان و پێدانی مۆڵەت بە 20 قورئان بە 20 قوتابی قورئان لەبەری دەستگای نووری حیکمە. بەڕێزان، دەستگای نووری حیکمە 12 ساڵ بەر لە ئێستا و لە بەرواری 18 2007 بە فەرمی خۆی ڕاگەیاندوو سوپاس بۆ خوا، پاشان سوپاس بۆ هەوڵ و هیممەتی لێنەبراوەی ئەندامان و دڵسۆزان و پاڵپشتی خواپێداوان و نزای چاکەکاران لە ماوەی 12 ساڵی ڕابردووی تەمەنی لەگەڵ هەموو ئەو گرفتانەی هاتوونەتە پێش، توانیویەتی بە فەرمی 14 لق لە شار و شارۆچکە و شارەدەیەکانی کوردستان بکاتەوە، لەگەڵ بوونی 4 لقی ئەزموونی کە پشتیوان بەخوای گەورە لە داهاتوویەکی نزیک ئەمانیش دەبن بە لقی فەرمی. بۆیە ڕووناچی ئەم نورە جگە لە نووسینگەی سەرەکی کە کەوتۆتە شاری هەولێر لە ئێستادا لە هەر یەک لە شارەکانی سۆران و هەڵەبجە و سلێمانی و کەرکووک و کۆیە، خەبات و حاجیاوە و چەمچەماڵ و گەرمیان و پشدەر، سەید سادق و شۆڕش و پیرەمەگرون و شارەزور، ڕانیە و چوارقوڕنە و سەروچاوە و پێنجبین بوونی هەیە و دەدرەوشێتەوە. بەڕێزان، یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی دەستگای نووری حیکمە بریتیە لە گرنگیدانی تایبەت بە فێرکردن و لەبەرکردنی قورئانی مەزن و زانستیەکانی. لەم سۆنگەیەوە لە ماوەی ڕابردوو لە سەردەستی لێژنەیەکی هەمیشەیی و تایبەت هەڵسەنگاندنی قورئان لە بەرام بە 2 قۆناغ بەڕێوە چوو کە هەر قۆناغێک لە بەرانی تا ئێوارەی خایان. قورئان لە بەران تیایدا 5 پرسیاریان ئاراستە کراوە کە هەر پرسیارێک لە نیو لاپەڕە زیاتر بووە بە موسحەفی مەدینە و پرسیارەکانیش بەم شێوەیە بوون. پرسیارێک لە سەرەتای ڕوبعێک بووە، ئەوەی تریان ناوی سوورەتێکیان ئاراستە کراوە و داوایان لێ کراوە لە سەرەتای سوورەتەکە بخوێننەوە، ئەوەی تریان چەند ئاەتێک لە پێش کۆتایی سوورەتێک و تەواوکردنی سوورەتەکە و پەڕینەوە بۆ سوورەتی دواتر، و 2 پرسیارەکەی تریش لە 2 جێگای متەشابه بووە. ئیتر بەو جۆرە هەڵسەنگاندن بۆ 28 قوتابی قورئان لەبەری دەستگا کراو. سوپاس بۆ خوا 20 قوتابی توانیان پلەی دەرچوون بەدەست بهێنن کە نابێت لە 185 کەمتر بێت. شایانی باسە لێژنەی باڵای هەڵسەنگاندن وەکو ئەرکێکی ئەخلاقی و شەرعی و ئەمانەتێکی گەورە زۆر بە وردی کارەکانی لێژنەیان بە ئەنجام گەیاندووە. بە جۆرێک قوتابی هەیە لە دەرەنجامی هەڵسەنگاندنەکە توانیویەتی لە 183 بەدەست بهێنێت.
بەڵام بە پێی ڕێنماییەکان بە دەرنەچوو هەژمار کراوە و بڕوانامەی پێنەدراوە و بۆ ساڵی داهاتوو دەرفەتی تری بۆ دەڕەخسێندرێت. وەشایانی باسە لێژنەی باڵای هەڵسەنگاندنی قورئان لە بەرانی دەستگا، لێژنەیە کە لە 3 مامۆستا پێک هاتووە کە هەر سێکیان بە فەزلی خوای گەورە حافزی قورئان و مۆڵەت پێدراون لە جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز. خۆشەویستان، بەل لە کۆتایی بە پێویستی دەزان سوپاسی هەر یەک لەم بەڕێزانە بکەم. سەرۆک و کارمەندانی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کار ئاسانی بەردەوامیان بۆ دەستگا. هەر 6 کۆمپانیای گەشتی حەج و عومرە کە 5 عومرەیان دابین کرد، ڕوەیدە و موسلیم عومرەیەک، سەماوات گەشتی ئاسوودە، ئیحرام و پارەزان هەر یەک لەوانەش عومرەیەک واتە کە بە سوپاسەوە ئەرچی گەشتی 5 عومرەیان بۆ 5 لە قورئان لەبەرەکان لە ئەستۆ گرت کە دواتر بە تیر و پشک لە نێوانیاندا دابەش دەکرێت. داواکانی لە بەدیهێنەری جیهان بەرەکەت بخاتە کاروباریانەوە. و هەروەها ئەو خوا پێداوە بە ڕێزانەی کە بە بڕێک پارە بەشداریان کرد لە دابینکردنی خەڵات بۆ قورئان لەبەران و دابینکردنی پێداویستیەکانی ئەم ئاهەنگە، خوای باڵا دەست بەرەکەت بخاتە کار و کردەوە و ماڵ و منداڵیان. و هەروەها سوپاسی خانەوادە و کەس و کاری قورئان لەبەران کە پاڵپشتی بەردەوام و هاوکاری ڕاستە و خۆی قورئان لەبەرانیان کردووە تا بەو ئامانجە گەورەیە گەیشتوون. و هەروەها سوپاسی بەڕێوەبەر و دەستەی کارجێڕی هۆڵی میدیا بۆ کاراسانی بەڕێوەچوونی ئەم ئاهەنگە، و سوپاسی دام و دەستگا ئەمنیەکان کە ئەمنیەتی هۆڵەکەیان پاراستووە، و سوپاسی لیژنەی باڵای هەڵسەنگاندنی قورئان لەبەرانی دەستگای نووری حیکمە، و سوپاسی لیژنەکانی ڕاگەیاندن و ڕێکخستن و چاودێری و پێشوازی و ئەندامانی دەستگا بەگشتی بۆ هەوڵ و ماندووبوونی بەردەوامیان، و هەروەها سوپاسی دەستگا و کەناڵەکانی ڕاگەیاندن بەگشتی بۆ گواستنەوەی بڕگە و بەرنامەکانی ئەم ئاهەنگە دەکەین. دووبارە بەخێر هاتنی هەموو لایەک دەکەین، ئامادەبوونتان بەرز دەنرخێنین. وەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.